یەکێ لە گرنگترین بنەماکانی ژیان هەوڵی بەردەوامی بۆ بدەین کۆڵی بۆ بدەین تەنانەت کاتێ ڕوبەڕووی چرکە ساتە سەختەکانیش ببینەوە بەردەوامی و کۆڵ نەدانە. بیرۆکەی بەردەوامی ڕنگدانەوەی ئیرادەیەکە، خۆڕاگریەکە، ڕەتکردنەوەی شکست و ناخۆشیەکە، ئاکامەکەی گەشەی کەسیە. بیرۆکەی کۆڵنەدانیش بنەمایەکە، هەوڵدانێکە، ماندووبوون و ناڕەحەتیەکە، ئاکامەکەی بەدیهێنانە. بەدیهێنان و گەشەی کەسیش دوو ڕێچکەن دەتوانن ژیانی هەمووان بخەنە سەر سکەی شەمەندەفەرێک بەرەو ئاقاری بەدیهێنانی خەونەکان بمان بن. بەردەوامی بیرۆکەی پاراستنی هەوڵێکە بە بەردەوامی بیکەی تا چەند کات تێپەڕ بێ، خۆرەکان هەڵبێن و مانگەکان ئاوا بن، دەبێ بەردەوام بی. تەنانەت لە کاتە سەختەکان، پرۆگرێسە قورسەکان، چاڵەنج و تەحەدیەکان تا چەند ناڕەحەتکار بن، هەوڵی بەردەوام لە کۆتاییدا دەتگەێنێتە بەدیهێنانێک و دەستکەوتێک. لە جیهانێک دەژین، هەمووان دەیانەوێ بە چەند چرکەیەک وەکو کلیکی کۆمپیوتەر هەموو شتێ بەدەست بێنن. بۆیەش بەردەوامی بەهای خۆڕاگری و سەبرمان فێر دەکا. ئەو هەنگاوە بچووک و جێگیرانەی ئەمڕۆ دەیبینین بناغی دەستکەوتی گەورەترن بۆ بەیانی. بەردەوامی تەنیا دووبارەکردنەوەی هەنگاوەکانمان نییە، دووبارەکردەوەی کردارەکانمان نییە. لە کاتی گۆڕینی بارودۆخەکان، ڕووداوە پێشبینی نەکراوەکان و نەخوازراوەکان، قودرەت و توانامان هەبێ بتوانین لەگەڵی بگونجین، هەنگاوی باشتر و خێراتر بنین، بیرکردنەوەمان تیشتر بکەین لەو شتانەی پێشتر کردومانە. شکستی دوێنێ بە شکست وەرگرین، ئەمڕۆ شکستەکە بهێنینەوە و بیکەینە مامۆستا وانەی لێ فێربین. شتەکان هەرگیز وەکو پلانەکانمان ناڕوە. زۆر زاریش پاشەکشێکردن ڕوودەدا لە ژیانی کەسی بێ یان پیشەیی یان پەیوەندی بێ لەگەڵ خەڵکی. بەڵام هەوڵە بەردەوامەکان، هەنگاوەکان بۆ پێشەوە سەرڕای هەوراز و نشێوەکان دەمان بە ناستی گەشەکردنێک، ئاکامەکەی بەدەستهێنانێکە، هەناسەیەکە هەڵی مژی لە ئۆکسجینە پاکە فێنکەکەی بەهارانی دارستانەکان بۆ جەستەمان خۆشترە، بەسووتر و پێویسترە. کۆڵنەدان و وازنهێنان هێزی بزوێنەری بەردەوامیە. کۆڵنەدان واتە پابەندبوون بە شتێ، بە کارێک، بە خۆشەویستیەک، بە کەسێک، بە بیرۆکەیەک سەرڕای تەحەدیەکان، قسەکان و لاڕێیەکان، شتەکان هەرگیز وازی لێ نەهێنی. کۆڵنەدان و وازنهێنان پابەندبوونێکی بێوچانە بە ئامانجێک یان دیدگایەک، ڕێگاکەی زبر بوو بێ، وازنەهێنیت و بەردەوام بی. کۆڵنەدان باوەڕیەکە، بەوە پێناسە ناکرێ چەند جار دەکەویت، بەڵکو بۆ پێناسە دەکرێ چەند جار سەر هەڵدەدەیتەوە، چەند جار هەڵدەستیتەوە، چەند جار لە سفرەوە دەست پێ دەکەینەوە. ماندووبوونێکە جگە لە خۆت کەس منەتی پێنیە و هەست بە عەرەقەی نیوچەوانت ناکە. جگە لە خۆت کەس قەدری ئەو کۆڵنەدانت ناگرێ، بۆیەش تەنیا خۆت دەتوانی وا بکەی بۆ خۆت کۆڵ نەدەی. سەرکەوتوترین کەسانی مێژوو لە داهێنەرێکی وەکو تۆماس ئەدیسۆن تا وەرزشوانێکی وەکو مایکل جۆردن لە شکستەوە فێری سەرکەوتون بوون. ئەدیسۆن وتی من شکستم نەهێناوە، تەنیا 10,000 ڕێگەی جیاوازم دۆزیەوە کە شکستیان دەهێنا. ئەم بیرکردنەوەیە دەبێ بچێتە ناوەندی بیرۆکەکانت، هەرگیز واز لەو شتە نەهێنێ. جاشتەکە کەسە، کارە، پیشەیە، ئەو ڕێگایی دەتەوێ تا دەگەیتە ئامانجەکە. کۆڵنەدان پێویستی بە دەروون توندیەوە هەیە، پەیوەندی بەمانەوە لە کەشی پۆزەتیفەوە هەیە. لە ساتە وەختە ناخۆش و سەختەکان کۆڵنەدان لە باوەش بگرە و بیر لە ئامانجی گەورە و درێژخەیانەکان بکەرەوە. هاوکاریت بکە، وزەت پێ ببەخشێ، ببێتە ئەو کالۆریەی لە نێو لولەکانی خوێنت، ببێتە وزەی پێویست بۆ ڕاهێنانی مێشکە ئاڵۆزەکەت، جەستەیە شەکەتەکەت و ڕۆحە ماندووەکەت. کۆڵنەدان تەنیا سەرسەختی و چاڵەنجی نەفز نییە، بەڵکو هێشتنەوەی وێنە گەورەکەیە لە مێشک، پاراستنی هیوا و باوەڕیەکە بە بەردەوام بوونت بەوەی ڕۆژێک دێ سەردەکەوێت. جا بەردەوامی کۆڵنەدان دوو کۆنسێپتن گەربستنە ناو مێشتی هەرکەسێک، هەر ڕۆحێک و دڵێک دەتوانە ببنە چەکێکی بەهێزی ئەتۆمی وزەیەکی تەواو لە نەبوونەوە پێت بدەن.
هەنگاوە یەک بە دوای یەکەکان دەبنە سوتەمەنیەک هیچ سەختیەک و ئاڵۆزێک و ناخۆشیێک لەسەر زەوی نییە بتوانێ بدوەستێنێ. سەرنجام دەگەیتە ئامانج، بەڵام بیرت بێ بە ساڵ هەوڵی بۆ دەدەی تەنیا بە چرکەیەکیش بەدەستی دەهێنی. تەنیا خودی خۆشت هەست بە ماندووبوونی ئەو بەدەستهێنانە دەکا. کەس نازانێ چەندە پێوەی ماندوو بووی، چیت بۆ کردووە، چەند ساڵە هەوڵی بۆ دەدەی. خەڵکی تەنیا لەو چرکە ساتانە سرنج دەدەن کەوا خەونەکەت بەدەست دەهێنێ. بۆیەش بەلاتەوە ئاسایی بێ کەس پیرۆزباییت لێ نەکا، کەس نەڵێ دەستخۆش، کەس نەڵێ کارێکی باشت کرد. تەنیا خودی خۆت لە خۆت رازی بێ، ئەوەی دیکە گرنگ نییە، تەنیا خودی خۆت گرنگە. لە کۆتایی ئەم ڤیدیۆ وتارەم دەڵێم گەر بەنیازی کارێ بکەی، شتێ بەدەستبێنی، کەسێ بەدەستبێنی، بگەیتە ئاستێک یان هەر خەون و ئامانجێکت لە ژیان هەبێ، تەنیا دەست پێ بکە. بەڵام کلیلی دەرگاکە تەنیا دوو شتە: بەردەوامی و کۆڵنەدانە. بۆ ئەنجامدانی ئەو شتەش دەبێ باوەڕت بە خودی خۆت هەبێ کە لە تۆ باشتر نییە، نەبوو و نابێ، تەنیا خۆت دەتوانی هاوکاری خۆت بکەی. سەرنجام خودا پشت و پەنات بێ هەر بەدەستی دەهێنی.